بەڵێ سۆما بڵاکەم باس لە تەوەری یەکەمی پرۆگرامەکەمانەکەین کە لە تەوەری یەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمانە باس لە گرنگی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغداکەین وەکە زانین زۆری نەیکاتوەفتی هەرێمی کوردستان سەردانی بەغداکە بۆ چارەسەرکردنی کێشەکان لە بەغداوە هەرێمی کوردستان بۆ ئەوکە چارەسەرێک بۆ کێشەکان بدۆزنەوانە چارەسەری کێشەی موچەی فەرمان بەرام بکەن بەڵام سێرەکەین کە هەر ماوەیە کە ڕێکەوتنەکەن و دو ئەوە کە هەردوو لە پابندی بەڵێنەکانیان نابن یاخود ئەو ڕێکەوتنانە نابن کە لە نێوانیاندا ئەنجام بدرێت. ئێمە ئەمڕۆ بە شێوەیەکی ورد باس لەم بابەتاکەین باس لە گرنگی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغداکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر حسێن پشدەری کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و ڕاستەوخۆ لە ستۆدیۆ بانی کورسات نیوسەوە لەگەڵماندان هەڵبەتە ئاکام ئەوشمان بیر نەچێت کە دکتۆر لە بەشداری راپۆڕینەکانی کردو و دەورێکی باڵای هەبووە لە راپۆڕینەکانە کە وەکو سیمبولیش باماسیشەوە ناسێنراوە کە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆی بانی کورسات نیوسەوە لەگەڵماندا دەبێت. دکتۆر سڵاو لەبەت بانیت باش بەخێر بێت. زۆر سپاس زۆر سپاسان دەکەم بۆ میوانداریان. سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر ئەگەر سەرەتا هەر لە کێشەکانی نێوان هەرێم و بەغداوە دەست پێ بکەین وەکە زانین کە نزیکەی 10 ساڵە ئەم کێشانە هەیە لە نێوان هەرێم و بەغدا بۆچی تا ئێستا چارەسەر نەکراوە خۆت بە شێوەیەکی گشتی ئەو کێشانە کامانن؟ زۆر سپاس. وڵا ئێمە دەبێت سەرەتا بگەڕێینەوە بۆ پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدای مرکزی چۆن ئەو پەیوەندیانە دروست بووە و چۆن چارەسەر دەکرێت. دیارە لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسی گۆڕبەگۆڕەوە عێراق دەستوری نەبوو کە دەستور دایکی هەموو قانونەکانە هەموو قانونەکان لە دەستوردا جێبەجێ دەبێت. ساڵانێکی زۆر و عێراق دەستوری نەبوو. دوای ڕووخانی ڕژێم دیارە با هەوڵی لایانی کوردی و ئەو لایەنانەی شیعە و سەرکەوتوانی ڕاپەڕین و ئەوانە دەبوو دەستور دابدرێن دەستور دابڕژرێتەوە. دیارە کوردیش بەشداری سەرەکی حکوومەت و پێکەنانی دەستور دەبێت. دەستوری عێراق ئەوەی کە عێراق ناوی لێنرا بوو عێراق وڵاتی عەرەبیە و پارێزگاری لە بەوابەی شەرقی یان دەرگای ڕۆژهەڵاتی نیشتیمانی عەرەب دەکا و سەددام بەو ناوە ناوی دەکرد دیارە دەبێ ئەوە نەمێنێ عێراق وڵاتی پێکەوە ژیان و هەمەلایەن و هەمە فرەنەتەوە بێ. طبیعی ئەوە داڕشنەوەی ئەوەی دەستور و پەیوەندی هەرێم لەگەڵ بەغدا ئەوە کارێکی سەختە و زۆری دەوێت. دیارە کورد ئێمە بەتەنها بووین کەس پشتیوانمان نەبوو بەڵام عێراق 22 وڵاتی عەرەبی پشتیوانی بوو تەداخولیان دەکرد لە گۆڕینی دەستور و داڕشنەوەی دەستور. هەڵبەتە فەخامەتی کۆچکردو جەنابی مام جەلال وەکو ڕەمزی کورد و سومبلی عێراقیەکان هەموو لەوێ بەشدار بوو ئامادە بوو بۆ داڕشنەوە و دانانی دەستور. دیارە دەبێ عێراق لە وڵاتێکی عەرەبیەوە بگۆڕێ نابێ ئەو ناوی لێمرێ لەبەر ئەوەی ئێمە کورد و تورکمان و عەرەب بەشداری دەکەین لە وڵاتێکدا ئێمە کە کوردین لە 120 عێراق پێک دێنین کە بڵێن عێراقی عەرەبی معنای ئەوە ئێمە وجودمان نییە و لە بۆتەی عەرەبیدا دەتوێنەوە. دیارە ئەمانیش کۆمگاری عەرەبی جامیعە عەرەبی بەشداری دەکرد لە داڕشنەوەی دەستور و دیارە ئەوە پێیان ناخۆشە. ئێمەش پێمان ناخۆشە کە عێراق هەر بڵێن وڵاتێکی عەرەبیە. دیارە جەنابی مام جەلال ڕێگا چارەیەکی زۆر باشیان بۆ ئەوە دۆزیەوە کە عەرەبی لێ بکەنەوە لە عێراق بڵێن عێراق وڵاتێکی ئەوە لاما بێت لە مادەی دووەمی دەستور داهاتووە عێراق وڵاتێکی فرەنەتەوە و فرە مەزهەبە. ناوی عەرەبیان لە عێراق کردەوە. عێراق وڵاتێکی فرەنەتەوەی و فرە مەزهەبە. عێراق سیستەمی کۆماری فیدرالی و فرەنەتەوەیە ئەوەیان دانا دیارە دەستورەکە جەنابی مام جەلالیش لێ ڕازی بوو لە کانونی دووهەمی 2005 وەکو ئەم مانگە کۆی دەنگی لەسەر درا و دەستوری عێراق پەسەند کرا. دیارە ئەم دەستورە هەرچەند هیچ لامان نە کورد نا عەرەب هیچ لامان وەکو پێویست لێ ڕازی نەبووین بەڵام بە باڵای هەر نیوەی هەمومان بڕاوە و لەم دەستورەدا جێگای کراوەتەوە. دیارە کێشەکان
دەبێت لەسەر بنەمای دەستور جێبەجێ بکرێ. ئەمە کێشەی دراوسێتی و جیران و بازرگانی ئەوە نییە، هەموو کێشەکان بە پێی دەستور ڕێکخراوە، دەبێت بە پێی دەستور جێبەجێ بکرێ. هەردوو لامان هەرێمی کوردستان کە ئێمە فیدراڵێکین سەر بە عراقی مرکزین، هەردوو لامان حقوق و واجباتمان هەیە کە ئێمە واجبی خۆمان بەرامبەر بە عراقی مرکزی جێبەجێ کرد، دەبێ ئەویش واجبەکانی خۆی بەرامبەر ئێمە جێبەجێ بکات. ئیتر لەسەر ئەو شێوەیە ئێمە دەتوانین چارەسەری کێشەکانمان بکەین. باشە کەواتە دکتۆر زیاتر هۆکارەکە کامیانن هەرێمی کوردستانە یاخۆ بەغدایە کە پابەندی ڕێکەوتنەکان نابن، چونکە هەنێجار لە زۆربەی کاتەکانە هەریەکان ئەوی تر تۆمەتبارەکات. ڕاستە ئەکید وە ئێمە هەردووکمان خەتابارین، هیچمان بە پێی ئەم دەستورە ڕەفتار لەگەڵ ئەوی تر ناکەین. هەتاکو جەنابی مام جەلال لە بەغدا بوو، خەڵک زۆر تێر و پڕ بوو. یەک ڕۆژ یەک سەعات موچە دوانە کەوتووە کە موچەش دواکەوت بە یان وت بەیان پارەن یان شتێک، فەخامەتی مام جەلال دەیگوت لە بودجەی احتیاط پارەی احتیاط پارە بنێرن و دوای بیژێڕنەوە بۆ ئەوێ. لە دوای 2000 جەنابی نەخۆشکەوتنی جەنابی مام و ئەوانە ئیتر کێشە دروست بووە. ئابووری سربەخۆ، ڕاگەاندنی ئابووری سربەخۆ گەورەترین کێشەی بۆ ئێمە دروست کرد. هەتاکو ئابووری سربەخۆ ڕانەگەیەندرا بوو، عراق قەرزار، کوردستان هەرێمی کوردستان قەرزار نەبووە. ئێستا هیچ کەسێک نازانێ مناڵێکی ئێمە لەدایک نابێ لەوانەیە قەرزار بێ، مناڵێ قەرزار بێ. یعنی بەڕاستی ئەوە تەئسیرێکی زۆر خراپی کردوتە سەر پەیوەندیەکانی هەرێم و بەغدا. باشە کەواتە لێکەوتەکانی ئەم ڕێنەکەوتنی نێوان هەرێم و بەغدا چۆن کاریگەری لەسەر دانیشتوانی هەرێمی کوردستانە بێت؟ ئەکید ئێستا سێ مانگی ساڵی 2023 نەدراوە. یعنی ئەوە گەورەترین کێشەیە. نەبیستووە کاسەی پڕاشتی ماڵە، یعنی هەموو خەڵک کێشە و گیر و گرفتی هەیە. یعنی بەڕاستی کێشەیەکی زۆر گەورە دروست بووە، کێشەی سیاسی، کێشەی کۆمەڵایەتی لە هەموو ماڵێک باوەڕکە کێشەی کۆمەڵایەتی دروست بووە. خەڵک زۆر جیابۆتەوە، خەڵک خانووی شۆڵ کردووە، خەڵک کرێخانی پێنادرێ، خەڵک تێکەڵی لە ماڵی خەزورانی بۆتەوە، ماڵی باوکی بۆتەوە. ئەمانە هەمووی لێکەوتەی خراپە دەرەنجامی کێشەی نێوانی هەرێم و بەغدا. کێشەکە چییە؟ کێشەی ئابووریە. سێ مانگ وەرە موچە نەدرێ، موچەی ئاو کارەبار نەداوە، کرێخانود نەداوە، مۆلیدەت نەداوە، پاسی مناڵی مەکتەبن نەداوە یان مەکتەبن. ئەمە هەر هەمووی کێشەیە و لێکەوتەی خراپە. یعنی بەڕاستی هەردوو لامانی نە ئەو نەبەغا ڕەچاوی دەستور دەکا کە ئەو کێشەی موچە بە سیاسی کراوە. یعنی نابێ بە سیاسی بکرێ. هەر شتێک هەبێ، هەر کێشەیەک هەبێ، کێشەیەکی سیاسی لەگەڵ هەرێم هەبێ، یعنی پێویستە قوت و خەڵک و ژیانی خەڵک دابین بکرێ. بەڵام بەداخەوە بەغداش ناوێت کێشەکە چارەسەر بکە. ئەگەر بێوێ با مەسەلەن هەم بە قەرز بینێرێ و دوایی حساب و تەسبێ حسابی خۆیان لەگەڵ هەرێم و لەگەڵ وەزارەتی چی ئابووری ئەمان بکاتەوە. خەڵکی ئێمە باجەکەی داوە، دەبێ ئێمە مناڵی من و تۆ ئەوانە باجەکەی بدەین. بەڕاستی ئەمانە هەر هەمووی لێکەوتەی خراپن لە ئەنجامی پەیوەندی خراپی نێوان ئێمە و بەغا. بەڵێ سۆما دکتۆر ئەمڕۆ پڕ ئێنەرجیە و پرسیاری زۆری کرد، مەجالی منیە بەش پرسیارێک. بەڵێ فەرموو. ئەستا حەفەرمووی دکتۆر بەردەوام لێ پرسراوانی باڵای هەرێم و بەخەش دوای کۆبوونەوەکان یەک تێگەشتنی باشەیە، نزیک بوونەوەی باشەیە. بەڕای تۆ دەرەنجامی ئەو ڕووداوانە ئەو کۆبوونەوانە لە داهاتویشی نزیکای بینین بە شێوەیەکی باشکە بکرێتەوە لە بەرژەوەندی هاوڵاتیانە بێت؟ ئەکید دەبێت جێبەجێ بکرێت. یعنی چکە هەردوو لاوەک وتم ئەڵەن لە تێگەشتی باشەیە بەپێی دەسوورە بێ کێشەکان چارەسەر بکرێ زۆر باشە. بەڵام داهاتویشی نزیکە ئەم گەشتبینیانە ئەنجامێکی باشی لێکرێتەوە. من تەسەور دەکەم ئەم ساڵ باش دەبێ. یعنی سەردانی جەنابی کاکە باڵفڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەردانەکانی و هەم عیلاقاتی سەردانە بەردەوامەکانی بۆ بەغدا بۆ بەغدا هەم عیلاقەت شەخصیەکانی لەگەڵ سەرۆک حیزبەکانی ئەوێ
یعنی ڕنگدانەوەی باشی دەبێت لە جێبەجێکردنی ئەم بڕیارە و ناردنی بودجە بۆ هەرێمی کوردستان و گۆڕانی ژیانی خەڵک. من بە لێکدانەوە بۆ چوونی خۆم وا دەبێ و نیەتەکانی شەروا دەبێت، چونکە ناکرێت ئێمە هەر ئاوا کێشەکان بە هەڵپرسێراوی بمێنەوە بەغدا بڵێ 400ەکە بنێرە و ئەم هەشتا بنێ. من لە کەناڵی ڕوودا و کە کەناڵی ڕسمی خۆیانە دەڵێ هەتا ئێستا هەرێمی کوردستان ڕۆژانە 800,000 بەرمیل نەوت دەنێرێ. ئیتیفاقیان لەگەڵ کردوون 400,000 بەرمیل نەوت بنێرێ، زائیدەن لە 150 داهاتی ناوخۆ بنێرێ. ئەوجا بەغدا موجب بێ بەوەی کە 700 ملیارەکە بنێرێ، بەڵام ئیلتیزامی نەکردووە بڵین هەرێمی کوردستان بە ناردنی 400ەکە. ئەویش بەغداش خۆ وەکو هینەکەی خۆمان دەڵێ ناکرێ، هی خۆم بۆ خۆم وی تۆش دەخۆم، تۆ ئیلتیزامت هەبێ بەرامبەر بە ڕێکەوتنەکان چۆن ئیتیفاقمان کرد ئاوا بینێرم منیش بودجەکە دەنێرم. طبیعی ئەوەش بە سیاسی کراوە بۆەوەی کێشە بۆ هەرێمی کوردستان ئەوە دروست بێ بەناوەکو لە پێشتر ئاماژەم پێبدا هەم لە دەستوردا هاتووە نابێ موچە و ژیان و گوزەرانی خەڵک تێکەڵ بە کایە سیاسیەکان بکرێت. بەڵێ باشە دکتۆر، وڵاتانی دراوسێ بەڵێ بە تایبەتیش ئەمریکا بەڵێ وەکو وڵاتێکی جلێز چ ڕۆڵێکیانێ بێت لەسەر ئەوەی کێشە هەڵپەسێراوەکانی نێوان بەغدا و هەولێر چارەسەرکرێ لە داهاتووشی نزیکە؟ ئەکید دەبێت وڵاتانی دراوسێ ژۆگا وڵاتانی دراوسێ بە تایبەتی ئێران لەبەرەوەی ئەمان هەم تورکیا، قەتەر، ئیمارات، ئەمانە وڵاتە هەم بڵین حلفی سونە و حلفی شیعە، ئەمانە یعنی بەڕاستی دەبێت دەوری نێوەنگیری دەوری باش ببینن. ئەگەر بیانەوێ ئاشتی و ئارامی بۆ عێراق دابین بکەن و خۆیان بە دۆستی گەلانی عێراق بزانن، دەبێت ڕۆڵی باش و کاریگەریان هەبێ لە چارەسەرکردنی کێشەکان. بە تایبەتی ئەمریکا ئەگەر ئێمە کێشەکانمان هەموو چارەسەر بکرێ، پێم وانێ ئەمریکاش موشک باران بکرێ، پێم وانە لایانی بڵێن ئەم لاش ئێرانیش پایتەختی هەرێمی کوردستان موشک باران بکا و خەڵکی سڤیل و ئەوانە بکرێتە ئامانج. یعنی بەڕاستی ئەمە هەموو نیشانەی بوونی کێشەیە لە نێوانی هەرێمی کوردستان و حکوومەتی مرکزی. باشە دکتۆر، وەکە زانین لە چەند ڕۆژی ڕابردووە وڵاتێکی هەرێم سەردانی بەغدایان کرد بۆ چارەسەرکردنی کێشەکان، بۆ هەموارکردنەوەی موچەی فەرمانبەران و چارەسەرکردنی موچە خۆران. ئەتوانین بڵین کە لایەنە عێراقیەکان جەچمە حکوومەت بەدیا خۆت پەرلەمان ئەتوانین بڵین کە بەداوەکانی هەرێمی کوردستان ڕازیە بن و چارەسەری ئەماکەن؟ دەزانی ئێستا خۆی کە دەچن بۆ ئەوێ وعد دەدەن 400,000 بەرمیل نەوت تەسلیم کەن زائیدەن لە 150 داهاتی ناوخۆ و گومرگەکان و ئەوانە، بەڵام ئەو وەفدانەی دەچن لەوانەیە زیاتر وەفدی ئەو لە وەفدی زۆنی زەردە، یعنی کەمتر هی سەوزی تایە، یعنی بەڕاستی بەداخەوە حتا بۆ دەرەوەش تاگلایانە ئەمان ڕفتار دەکەن. دیارە ئەوە سەرکەوتوو نابێ. ئێمە حکوومەتێکی مشتەرەک هاوبەشمان هەیە لەگەڵ ئەوان. ئێمە شەریکی حکوومەتین، بڵین وەکو زۆنی سەوز و یەکێتی نیشتیمانی کوردستان، دەبێ ئێمە لە هەموو کایە سیاسیەکان لە هەموو بڕیارەکان کە دەدرێ و کە دەیدەین ئێمە بەشدار بین. بەڵام ئێمە زۆر جاران ئاگامان لێ نییە لەو ڕێکەوتمانەی دەکرێ و کراوە. یعنی ئێمە چۆن پابند بیپێوە نازانین عقدی 50 ساڵەی نەوت چۆن کراوە، بەرمیلی بە چەند فرۆشراوە، چەند دۆلار لە بازار کەمترێکە. یعنی ئەمانە هەر هەمووی گرفتە بۆ زۆنی سەوز. ئێمە شتێک ئیتیفاقێک نەزانم چۆن کراوە و زەرەدیم نەخازانجیم نە ئێمە موافق نیم لەسەر. یعنی بەڕاستی ئەوە کێشەکە ئەوەیە. بەڵام لەم 6 مانگەیان بڵین لەم ساڵەی ئاخیردا بڵین جەنابی کاکە باڤڵ کە بۆ خۆی شەخسی مانگانە یان هەفتانە سەردانی بەغدا دەکا بۆ چارەسەری ئەم کێشەیە لێک نزیک بوونەوە و چارەسەرکردنێکی زۆر باش هاتۆتە پێشەوە بۆی کێشەکان چارەسەر بکرێسا. ئەم وەفدەی ئەم جارە لە بەغدایە قرار بووە، ئێستا دەڵێن مانگانە 618 ملیارد دەنێرێت. جاری پێش و قرار و 700 ملیارد بنێرێت، ئێستا کەمی کردوتەوە.
یعنی خوا بکەم بۆ ساڵی ئایندە ئەوانە نەبێتە 500 ملیار ئەوەندەی ترکەمی بکاتەوە معنایەوەیە دیارە هەم لەوانەیە گرفت دروست بێتەوە جارێککە بۆ کێشە بەڵام هیوادارم هەرێمیش ئێمەش پابند بین بەو بڕیارانەی کە دەیدەین و بۆ حقوقانەی کە لەسەرمانەوە بۆ جێبەجێکردنی. بەڵێ دکتۆر دوا پرسیار بەڵێ هێرشەکەی شەوی ڕابردوو کە بەداخەوە 5 کەس شەهید بوون و ژمارەیەکیش بریندار بوون و هێرشە درۆنیەکانی ماوەی ڕابردووش بەڵێ تا چەند کاریگەریان لەسەر دانوستانەکانی نێوان بەغدا و هەولێرە بێت لە داهاتوە. ئەکید وایە ئەکید کاریگەری هەبووە تا ئێستا نیشانەی یعنی بەڕاستی ناتەباییە ناڕێکیە زیاتر حکوومەتی بڵێن هەرێمی کوردستان یان بڵێن زۆنی زەرد لەگەڵ بەغدا نزیکەوتنەوەی لە حیلفی سوننا و دژایەتیکردنی ئەوان دیارە ئەمانە هەمووی یعنی بەڕاستی ڕنگدانەوەی خراپی دەبێت بۆ ژیان و قوتی خەڵک. هیوادارم هەمومان وەکو کورد سەوز و زەرد لێک نزیکبوونەوەیەکی زۆر باشە بێ لەم ساڵەدا چیتر خەڵک باجی ئەم ناتەبایە نەدا هەر هەمومان بە یەک دەنگ و بە یەک ڕنگ و بە یەک ژیان و بە یەک ئایدۆلۆژیە و بە یەک فکرە بچینە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکانمان هەمومان لە دانوستانەکان لە ئەلفەوە تاکویە بەشدار بین ئاگاداری دانوستانەکان بین هیچی تر بەسە کۆبوونەوەی دوو قۆڵی و سێ قۆڵی و یەکلایەنە و دوولایەنە بەڕاستی ئەوە زۆر خراپە ئێمەشی کوردیش پێی یعنی بەڕاستی زەعیف دەبێ ئێمە بە تەنها بچین لەگەڵ لایەنێک دانیشین و ئەو بچێت لەگەڵ سەدر و لەگەڵ حەلبوسی ئیتیفاق بکە و ئەوان لە ئیتیفاقەکە بکشێنەوە ئەو بە تەنیا بمێنێتەوە یعنی بەڕاستی ئەمە هەمووی ڕنگدانەوەی زۆر خراپی دەبێت بۆ کورد و بۆ بەتایبەتی خەڵکی کوردستانیش دەبێ باچەکەی بدا. هیوادارم هەردوو لامان حەز بە بەرپرسیارەتی بکەین بەرامبەر بە نەتەوەکەمان بەرامبەر بە میلەتەکەمان کە قوربانی و باجی زۆرمان داوە بە چیتر یعنی کوڕی خۆمان نەکەین بە قوربانی سیاسەتی چەوتی بێگانە و ناحەزانی نەتەوەکەمان. زۆر باشە دکتۆر هەڵبەتەن بابەتە زۆر لە خۆگرێت بەڵام هەرەوە ناتوانین زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر حوسێن پشدەری مامۆستای زانکۆ سپاس بۆی کەمبانیە لەگەڵمان نابوویت و کۆمەڵێک زانیاری زۆرت بدەین. سپاس بۆم دەرفەتە سەرکەوتوو بن. زۆر سپاس.